بسم الله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. بران باسي درسي عملي ما نكرت عملي شون غسل مردن وكفن ودفن ونيوش كردن لسري عملي باس ما نكرت. سدينا خدمتان إن شاء الله أم جارة ببر بنظري باس ما كرت سدينا خدمتان بعملي. وثمان يكم شدسي بيكين لقل مردوها يكم خالوية اشتكان جاني أكينوا يكم شدبون منا ساعات إلى دسا يا بريان ساعاتكي تودس مجنون قد كم مردوه هم ساعتين إلى دسا كينو يكم شد بريان أو اشتكان يكينوا بريان يكم شد أواني الجانبية أي كينوا بريان أو اشتاريك لا جانبي كينوا بوتي أما نابي بتتناو قبره قلمكي عينككي برا كلاوكي اشتكان سر أمانة دسي هموي دركلي أمانة أتري بوكيا بو خاوني وانيا أم جاي كم هنجاو برايان كم هنجاو وثمان مسلمان أبي عورتي بباريس ريت يا كم هنجاو أبي تشيب كلمة جلكي بري داب كنين بشكو بيشورينوا وانيا برايان بلام جلكي داب كنين نابي عورتي مسلمانان بيبين أبي بارشة قماش بيت برمالك بيت خاوليكي قورة بيت شتيك بيه بدأت بان كويا بان عورتيا أو أنا عورتي كويا هني بياو لأجنوها هتاكو ناوكي أي من بيت وانيا أمن دا شيء كريت بان أدري أو أنا أم جا خالك شيء معنى خالك ديكا خالك أو معنى أمر دوا أجر هي اشتغل ناوس كيابيت اشتغل ناوس كيابيت أم اشتغل كاتي جولانو حركية وكو بيسي دربتشيت بويا كفنكي أجر كفنكي بيسكات بوي ام ابي ضروري كم خال شي بكين خال او مردو دابن شينين داين شينين دس بسر سكيانين سيجار بشكو او بي سي ناوسكي دربچيت اوها راستي كينوا بمشي وازا اوها امجا بقوه سيجار او دسني بسر سكيا بشكو ويناو معيدي ويناوسكي دربچيت خوارو كدرچو شتي درچو ما مسينيك او دين تشيك مسينا وكا اي كان بايريا بشكو او بي سي خوارو دار درچيت خوارو دربچێتە خوارەوە کە پیسی لە گیانە نەمێنێت دوایەوە تەکیدمان کرد کە پیسی یان بوو پاکمانەوە کرد یان لاماندا چیەکەین ئەو مردوو ئەگەڕێنەوە شوێن خۆی تەمانە پاش ئەوتمان جلەکانی لەبەر داکەنین جلەکانمان داکەن لەبەری بەمەرجێک ئەمەمان دابێتە بانیا یعنی جلەکانی لەژێر ئەم پەڕەوە دەرەکەین کە جلەکان دایەکەنین وتمان جلەکان دوو جۆر جل هەیە جار وایە مردووەکە بأساني جلك لبري دا كندريت جاروا دانا كندريت لبرو احتمال برين لبجانيا بيت شوين شكابيت نابي عزيتي مردوك بدي أبيت شي بشوازك جوان ريك لبري دايب كني كتشي شبي أو جارا بيوسكا جلكي بدري جلي لبري بدري بشكو لبري دايب كني كما يكم جار أمامان كرت يكم هنقاو ما شي كين كجلكاني دا كنين دوم أم أو زخت لسر سكيكين نك بيسي شيل سكابيت دري بكين أمجا خالي دوم چی معنی من پیش باوجا مردو غسل مردو لچی و دست بیاکات لچیش چیک و لچی دست بیاکات یکم سنت وایه دزنیوجک بمردوکه بگیرد دزنیوجک بمردوکه بگیرد یک بنی آدم که دزنیوجک گریه با خوی چون دزنیوجک گریه یکم شد دستی شورید هر دستی سیجا شوری هر دو دستی سیجا شوری طبعا اشتيك مان باس كل نظريه كيا ليرا دوباره كينوا مردو بان شاي ودري وثمان شاي داخليت وامش بفرويك بستري بو لبرو دمي نكريتوا ولا كات شوردنيشا اقدار بين دس بسر لوتي ودمي ابدين لبر او نشدنا وسكيوا دواي ابنميت او اوش لكاتي نقل جنازه درجته دوباره چونك عضلاتي شلبوتوا شتني رابقي أو بتشتنا ناوسكيوا شتني رابقي درجتوا أمجا وثمان أو ما دم كادي شور نيجرين يكم شد دزنيوجي بيجرين هر دس يشورين أمجا شيء دم شاي فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق يكم جار دم شاي باك شورين أو باك سيجار دم شاي شوري أو جا هر دو دسي هتاكو قولي أو جا مسح سري مسح سري يكجار مسح يكجارة اللي يردس تركي بردس تركي أوها هتاكو بش سري أمجا أقريتو بوشوني خوي أمجا هردو بيشوري أما تشي بيوتريت أما دزنيوجي برلا غسل برايان دزنيوجي برلا غسل
أم جا دزوجي بر غسل ما كرد دو أوجا چی معناه غسل معناه غسل يك منجليك قابيك شتيك بري لك كفاوكي كفاوي شامبو بيت صابون بيت كامشت چاک بێ بۆ لاشەی مردووەکە و پاکی کاتەوە ئەوە بەکاردێنی جار وایە پێشوو سدر هەبووە کە لە کتێبی فقهەکان باسەکرێ سدر گڵای نەبک بووە گڵای نەبوک ئەوهایە لێ کرد کەفاوێدا ئەم کەفاوە دێی کامل گیانی پێ ئەشوەری لە سەریەوە هەتاکو سەری کامل گیانی پێشوەری کە گەشتە ئێرە ئەمەی شۆردنی ینی گیانی بە چێ شوەری تەقەن پەڕۆیەک ئاڵکێنی بەدەستەوە پەڕۆیەک ئەم پەڕۆی چۆنە ماوە ئاڵکێنی بەدەستەوە نابێت دەستت لە عەورەتی بدات ئەگەر چەفێک هەبێت چەفەکە چێ ئەو پەڕۆیە بگرێتەوە نەک ئەو چەفە تەنکانەی بچکەکانی عەمەلیاتی دکتۆرەکان ئەو کاتە ئەوش دروستە بەڵام چی بێت بتوانێت ئەو شوێنایی گیانی پاکاتەوە ئەم جێگایەی کە باسمان کردەمە ئەمە یەکەم خاڵ پاکمان کردەوە بەڵام دوایی بۆ هەموو گیانی ئەبێ هەموو گیانی بە کەفاوێکی پاک و جوان هەموو گیانی پاکەکەیتەوە ئەمە غوسلی یەکەمیان ئەمجا غوسلی دووهەم تەبعەن هەموو جارێک کە ئیشوەری نابێت لەسەر ئەم پشتە ئاوا پاڵ بکەوێت برایان ئەبێ ئەم مردووە یەکێک چی لێکات لەو دیوەوە هەڤاڵ ئەبێ دەستی ئاوها ڕاکێشێت دەستی تۆش ئەم لای قاچی ڕاکێشی ئەوە بکەوێتە سەر لا ئەکەوێتە سەر ئەم لایە طبعا ئەمە کامل ئەمە بان عەورەتی دراوە ئەمجا ئەلێرەوە لای ڕاستی باسی چیەکەین باس شۆردنەکەکەین کامل هەتاکو خواردێ شۆری ئەمجا دووهەم بۆ جاری عەکسەکەی بۆ ئەو دیوەکەی طبعا ئەم ئاوا نابێ بکەوتە ژێری چونکە ئاوای کەوتە ژێری پەرژین خام کەفاوە پیسە بێت ئەمجا کامل ئەلێرە دەستی پێکەی هەتاکو کوێ هەتاکو خوارەوە ئەی شۆری برایان ئەمە باسی شۆردنی یەکەمەکەین کە بە چییە مان بە کەفاوە وانە ئەبێ ئەوە زۆر گیانی پاک بکەیتەوە لە هیچ پیسێک لە گیانی مردوەکە نمێنێتەوە ئەمجا جاری دووهەم و سێیەم بەس بە ئاو چیەکەی بەس بە ئاو ئەی شۆری بەس بە ئاو ئەو مردوو ئەشۆری بە هەمان شێوازی شۆردن لای ڕاستی سێ جار لای ڕاستی جارێکە تا خوار وەڕاست ئەمجا لای چەپی جارێکی تر ئەمە شۆردنی دووهەم و ئەمجا سێیەم ئەمجا برایان ئەمەمان کرد چیمان لەسەرە ئەبێ بڕۆین پەڕۆیەکی وشک بێنین خاولیەک گیانی ئەم مردووە کامل وشکەوەکەین هەموو گیانی پشتی ئەم لای ئەو جاش ئەم تەختە شۆرەی کە لەسەری تا ئەبێ کامل ئەوش وشک بکرێتەوە برایان وشکەکرێتەوە وانە وشک کرایەوە چیەکەین ئەم خاولەی کە لەسەری تا و ئێستا لەسەری تا ئەمە تەڕە برایان وانە چونکە ئێمە شۆردومان تەڕ بووە ئەبێ چیەکەین خاولەیەکی دیکە دێنین بەدیلێکی دیکە قەینا بابمێنە مشکلە نیە خاولەیەک ئەمە لە ئەدەین چۆن لا ئەدەین ئەوە ئەدەین بەسەریە ئەوەی تر ئەدەین بەسەریە ئەدەین بەسەر ئەمەیە ئەوەی تازەکە ئەمە لە ژێر و ئاها دەرەکەین لەبەر ئەوەی عەورەتی چی بێت عەورەتی بەرچاو کەس نەکەوێت نە ئەو کەسەی شۆرتەوە نە کەسی دیکە ئەمەندە برایان شۆردنەکەی بوو وتمان وشکێکەینەوە ئەمجا مەرحەلەی دووەم چی دەست پێکات مەرحەلەی کفنکردن مەرحەلەی کفنکردن ئێمە ئەم جەنازەی ئاوا کەوتووە ئێمە چۆنی کفنەکە بکەینە ژێری بکەین بە جەنازەکەیە هەڵی گرمیوبان کفنەکە یا کفنەکەی بۆ بێنین طبعا برایان جەنازەڵگرتن بە لاش ڕووتی بێت قورسە ئەوەی نەیکرد بێ نازانێت قورسە و زەحمەتە بۆ مردوەکەش زەحمەتە جار وایە لە دەستیانە سوڕێت ئەکەوتە خوارەوە باشترین شێواز چییە باشترین شێواز برایان ئەم کفنەکە بینیتانم کفنە لە بەردەستانەوە بەرامبەرم بگرێ سەرەوە ئەمە ئاوان هەنە لولێکە لەگەڵ مالوولکە لولیکە ئاوا لولیکە ئەمە بینتان ئاوها ئێستا ئەلێرە بەسە ئەلێرەشەوە بە هەمان شێواز سەیریکەن ئەمە بەس ئەم لولکردنە نەواجبە و نە سونەتە بەس بۆ ڕێخستنی چییە بەس بۆ ڕێخستنی ئیشەکەی خۆمانە کاک ئەم جا وەرە بەرامبەرم ئاوا بەرزیکەرەوە ئەم جای ئەمە ئەلێرە دایانەی برایان ئەمە لێرە ئاوا دایانەی وانە دایانەی بۆچی لێرە دایانەی کاکن ئەم جەنازە چی لەکەین ئەمە برایان ئاوها دێنینە ئەم لاوە ئەمە ڕایکێشە هەر کام ڕایکێشە بۆ ژێری ئاوها ڕایکێشە بۆ ژێری ئاوها ڕایکێشە سێکەم برایان ئەوە خزمانە ژێری وانی ئاوها ئەمە لەبەر چی بەس زیاتر ڕایکێشە بۆ سەرەوە کاکین بۆ سەر زیاتر
ڕایکێش بۆ سەر ڕایکێش باشتر باش تۆزی زیاد ڕۆژ بزانم تۆزی لای خۆت ڕایکێش یەک تۆز بگەڕێنەوە ئەمە ئیسەکردمانە ژێرێرەوە ئەمجا دوێ ئەمە قورس نابێ بۆ هەڵگرتنی ڕێک چیمان لێ کرد گەڕانمانەوە بۆ ئێرە ئاوها ئەمە بەبێ ئەوەی عەزێت مردووەکە بدەی بەبێ ئەوەی عەزێت خەڵکەکەیش بدەی ئەو ئەمجا گەڕانمانەوە ئەمە سیرکەن برایان ئەمە یەکەم پەڕەیەتی برام سەیریکەن ئەمە چەند لاپەڕێمە چەند بەرگە ئەمە سێ بەرگە برایان وتمان لە کام بەرگۆ دەست پێکەی یەکەم جار بەرگی لای چەپەوە دێنی چەپی مردووەکە ئیسا ئەمە چەپێتی وانێ برایان ئەمە ئەهێنی بۆ ئێرە ئەوها دەستی وتمان باسمان کرد وتمان دەستی دوو ڕیوایەتەیە برایان وتمان ئەمە هەیە ئەمە ئەوها و ئەمەش هەیە بۆیە ئەمان نەکرد وتمان ئەمە خۆی تەواوە چونکە ئەمە لە کاتی حەرەکەت دەرەچێتەوە برا عەزیزەکانم و هەردووکشی ئیجتیهادی فوقەهایە کە ئیجتیهادی فوقەها بوو یعنی بەڵگەی لەسەر نەبوو نەسی سەریح ئەبێ کامە بکەی ئەبێ ئەوە بکەی وا بۆ مردووەکە باشە کامە بۆ مردووەکە باشە ئەمە باشە ئەمە یەکەم جارم ئەمان ڕاکێشا لێرەوە ئەمە یەکەم دانەمان ڕاکێش ئاوها چیەکەن ئەمجا ئەم قاچەی تەبعەن ئەوە جووتەکەی برا عەزیزەکانم قاچی جووتەکەی وە گیانی نەرمەکەیتەوە وتمان نەوکە گیانی ڕق بوو بێت یان بە شێوازی بێت ئەبێ ئەوە ڕاستیکەیتەوە ئەوە بە تونی ڕایەکێشی برایە ئەمە ڕاکێشی ئەم لایەی ئەکەیتە ژێر ئەمەوە جوان ئەوە ئەی پێچی ئاها تون ئەیگری ئەمە ئەمە ئەبێت تون بێت لەبەر چی تون بێت لەبەر ئەو لاشە شل لەبێتەوە چونکە ئەمە یەکەم ئینیتە ئەمە ئەوها بگرە کاگین ئەمەگرە ئەم سەرشی بە هەمان شێوە ئەم سەرشی پەلەمەک پەلی پەڕۆمەکە ئەمجا ئەمەش برا ئەمەش ئەلێرەوە تون ئەگرین ئاوە تونمان کرد هێشتا چیمان ماوە ئەمە تونەوە بگرە ئەمجا ئەلێرێ کە تونمان کرەمە مەجالەوە نەما عەورەتی بکەوێت دەشت چیەکەین ئەکەینە ئەم پەڕۆی ژێرەوە پەڕۆکەمان بەم شێوازە دەرکرد ئەوە ئێمە چیمان کرد کەس عەورەتی نەبینی وانە ئەمە خاڵی یەکەمی ئەمجا ئەم لاکەی دیکە ئەم لای دیکەی ئەم لای پەڕۆ ئەم لای تر ئەم لا گەڕێنیتەوە بەم شێوازە چی لەکەی ئەیکەیتە ژێر ئەم قاچەیەوە ئەیکە ژێر ئەم قاچەیە ئەم لای تر ئەمەش بە جوانی ڕاکێشی بە ولاوە ئەو سەر شەولیتە ئەمجا ئەمە چیەکەی برایان تون ئاوە ڕایەکێشی بۆچی بەشو ئەو جەنازەیە گورج و گۆڵ بێتەوە برا عەزیزەکانم بەشکو شروشاو نەبێت دوایی لە کاتی حەرەکە و نەقڵا چی لێبێت کە بەربێتەوە ئەمجا براکانم ئەمەی دووهام بە هەمان شێوە بە هەمان شێوە چی لەکەی دێنتە سەری ئاوها ئەمەش ئاوا لەکەی لای خۆتەوە کاکە هەواڵ ئەمجا ئەمە گەڕێنتەوە ئەمجا دووبارە لای ڕاستە گەڕێنتەوە وانێ برایان بەس ئێمە شتێکمان بیر چوو ئەوە پەڕۆکانمان پەتەکانمان لە ژێر ئەمە دابنایە لە ژێر پەتەکان ئەساسەن پێشتر لە ژێر ئەو پەتەی ناوڕاستمان لە ژێر ئەوە دابنایە ئەوە باشتر بوو ئەوە ئەولاتر بوو باشتر بوو ئەوجا ئەو پەتانەشمان بۆ حازرکەن ئەمە برایان ئەمە چی بوومە ئەمە حەڵەقەی دووەم وانە حەڵەقەی دووەم ئەمجا ئەمە چی برایان ئەمجا ئەمە حەڵەقەی چەندەمە ئەمە حەڵەقەی سێیەمە ئەمە شەخرێت بە ژێرەوە ئاها کرێتە ژێرەوە بەشکو تون ئەو جەنازێ تون بێت ئەمجا خاڵی سێم ئەمە ئاخر جاریتە ئاها ئەخرێت بە ژێرەوە ئەمجا چیەکەین برایان ئەمە ئەبێوتمان ئەبێ لە سێ شوێنەوە ببەسترێتەوە برا عەزیزەکانم سێ شوێنمان بەسترێتەوە ئەمە شوێنی یەکەمە ئەمە زۆر زەرور نییە لە چۆن شوێنەی بەستی بەڵام چییە بەم شێوازە گریەکەی ئەبێ چی بێ گریەکەی حەڵەقە بێ برایان لەبەرەوەی دوای لەناو قەبرە عەزیەتت نەدا بە حەڵەقەیەک سەیرکە ئاوها کە ئەمە حەڵقە ئاوها بوو دوای ئاوهایەکی لەکەی ئەکرێتەوە برایان وانە ئەمە هینی یەکەم ئەمەی ناوڕاستیان برایان ئەلێرەوە ئەبێ دەربخرێت ئەبێ لەکوێ ببەسترێت کاکیم کۆ بەرامبەرم ئەمە لە کام لاوە بێ برایان ئەبێ لە لای چیە بێت لە لای چەپەوە برام ئەم دەست بین ئەمەی دەستی ئەمەی دەسی ئەبێ پەڕۆکە لەوان ئەمەی دەستی بێ بەشکو دەستی نەجوڵێ نەکات نەقڵا حرەکە نەکات بانیە برایان ئەلێرەوە بە هەمان شێوە دەبەسترێت و ئەلێرشەوە لە لای سەریەوە برا عەزیزەکانم ئەبەسترێت ئەمە بەنسبەتی چی بوو غوسل و وەکفنی مردوو پیاو ئەی ئافرەت یەک ناوبڕێک بچووک ئەمجا دێنە سەرەوەی
هيش أكنه هني آفرتش أبي كربرا بران أما كفني بيوانا كبيشتر بو أو بيوان نشان ماندا وثمان بيوان سيدان أبو بلا من آفرتان أبي تشن بيت تشن بارشة بيت أبي بينش بارشة بيت بارشة يكم لجير قشتوا أمجا بارشة دوام هر وكو بيوانا بلان بارچەی سێم وتمان ئەبێ وەکو ئیزاری بێت لێرە بەخوارەوە پارچەی چوارەم وەکو قەمیسێک بێت وەکو ژێرکراسی ئافرەتان بێت ئەمە ئەکرێتە بانیا پارچەی پێنجەم لە چکێکە بۆ جەنازەکە ئەمان چۆن تەرتیبی بکەین لە چێوە دەست پێ بکەین یەکەم وتمان ئەمە دانین دووەم پاشان ئەمە ئەمجا ژێرکراسەکە خۆ ژێرکراسەکە یەکەم سێم نییە بەڵام بۆ ژێرکراسەکە دانین سێ پێتان ئەڵێم بۆ لەبەرەوەی ئەم جەنازەیە دوایی دوو جا بەرزەوە نەکەی ئەمە بێنە سەرەوەیتر ئاوها ئەمە برایان ئەمە یەک تۆزە خواردی ئەمە ئەلێرە برایان ئەمە چی پێوترێت وەکو ژێرکەراسە سەیریکەن ئەمە ئەوە شوێن سەری لێوە دەرەچێت ئەمە ئاو هاتا بەم شێوازە ئەمەمان کە دانا ئەمجا دێین ئەم پارچەیە کەوتمان وەکو ئیزارە ئەمە وەکو ئیزارە ئەکەوتە سەری بۆ کەوتە سەری چونکە دوای ئێمە ئەگەر ئەمە نەخەینە سەری ئاوها نەخەینە سەری لێرە نەخەین سەر ئەمە دوایی کە جەنازەکەمان دانا ئەبێ بەرزی کەینەوە دوایی عەزیەتی جەنازەکە ئەدا بەڵام بەم شێوازە نە عەزیەت جەنازەکە ئەدات و نە خۆشمانیش عەزیەتەدا کاک زەکەریا وەرە ئێرە بکەوە ئەمە سەیرکەن برایان ئایستەوە بەم شێوازە چەند پارچە لە خوارەوە ئەمە پارچەی یەکەم پارچەی دووەم ئەمە ئیزارەکەیەتی ئەمەش چیەکە ئەگەڕێتەوە سەیریکەم برایان ئەمە لە زمانی فەقیەکانە قەمیسی پێوتری هاتە بەری بینیتان برایان بەم شێوازە بینیتان چۆن بووەمە ئەمە ئیستا ئەمە مەرحەلەی چەندەمە ئەمە مەرحەلەی چوارەمە بەڵام برایان ئێمە چیمانە ئیزارمانە ئیزار بەر لەوەی ئەمە بدەینە بانیا ئەبێ ئیزارەکەی بۆ بکەین ئەو جاوەوەی کەینەوە ئەمە ئیزارەکەیتی برایان ئەمە ئیزارەکەیە برایان بینتان ئەمە ئیزارەکەیە ئەبێ هەتاکو ئەم قاپەڕەکەی پای ئینکات ئەمجا ئەممان گێڕاوە بانی سەیریکەن کە گێڕنەبانی سەرچی لێ هات ئەوە ئیزارەکە قەمیسەکەیش هاتە بانی بەم شێوازە ئەمە ئەخرێتە ژێر ئەوەیەوە ئەمەی ببرە ئاوها ئەبەسترێت ئەمجا ئەمە بۆ چەند باش هەتا ئێستا ئەمە چوار ئەمجا چیمانەیە برایان خیمارمانەیە خیمار هەر وەکو لە چکێک چۆن لە چکی ئەکرێت سەر ئافرەت بەم شێوازە ئەخرێتە سەری ئاوها باندە موچاوی پێنادەی طبعا بەم شێوازە ئەمە بووە چەنەم پارچەی چەنەم برایانەمە پارچەی پێنجام ئەمجا بە هەمان شێوازی وەکو کفنی پیاو دووبارە ئەگەڕێنەوە برا عیزەکانم ئاوها ئەی پێچینەوە وتمان یەکەم جار ئەمە ئەخەینە ئەم هەردوو خاچی جووتەکەین ئەم چمکەی کە هێناومانە ئەخەینە ژێرەم خاچەی وانە ئەمەش زەختی زۆر لەکەین تۆزە زەختی لەکەین بەشک و گورجەوە بێت ئاوها وانە ئەمجا ئەمەی ترە گەڕێنەوە هینی دووەم برایان ئەوە دووەممان گێڕایەوە ئەمجا ئەمەش بە شێوازێک ئاوە تون ئەیبەستین ئەمە ئەگەڕێنە ئەم خوارە برایان ئەمە دووهەمی ئەمجا ئەمە برایان ئەمە سێیەم ئەگەڕێتەوە بە هەمان شێوە برا عیزەکانم سەیرکەن ئەمجا ئەمەش ئەکرێتە ژێر قاچی و تون ئاوە ڕائکێشرێ بەشک و ئەو جەنازەیە گورج و گۆڵ کاتەوە ئەمجا ئەمە ئاخر دانێتی بەم شێوازە لولەکەین برایان سەیرکەن ئەمجا ئەمە گەشتمانە کۆتایەکەی ئەمجا ئەمەیان بە پەڕۆیەکە بەستین بەم شێوازە وتمان ئەگەر بیتان بێ وتمانکەینە نیزامی چی حەڵەقە بەشک و چی بێت لە کاتی ڕاکێشانە بە ئاسانی بکرێتەوە ئەمە ئێرە ئەمجا پەڕۆی ناوڕاستمانیشەیە هەلێرەوە وتمان برایان بە هەمان شێواز طبعا برایان ئەم دەوری ئەمە ئەبێ ئافرەت بۆ ئافرەت بێت و پیاویش بۆ پیاو بێت بۆ بەستنی ئەمجا ئەلێرەوە ئەبەسترێت لە لای چەپەوە برایان ئاها بەم شێوازە ئەمجا ئەمە حەڵەقەیەکی پێوەکرێت بەشک و حەڵەقەکە هەر کاتێک گەرەک مامولیکەینەوە ئاها بکرێتەوە بینتانە لەناو خەبرەکە داخل خەبرەکرێت
بەو شێوازە کرێتەوە ئەلەم سەرشەوە بە هەمان شێوە برا ئەبەسترێت ئەوجا ئەمەنە بوو برا عەزیزەکانم دەرسی عەمەلی غەسل و کفن